کارکرین لسر هر دو بریارن به پارێزگهبوون و ئیدارا سەربخوا ئاکرێ هێشتا ئەنجامên dilxweşker li dîv xwe neanîne. Endameka civata parêzgeha Duhokê bi Kursatniyos radgehînît, hikûmeta herêmê kêmtirxem bûye li cîbejêkirina biryara îdara serbixwe akirê. Çûnke ev bajêrey hemî mercên xwe hene. ئاکرێ لە ساڵی 1999 لە پارلەمانی کوردستان بڕیاری بۆ دەرکەوتێت کە بتە پارێزگا و ئاکرێ زۆر شایستەیە کە ئەو پلەی پێ بدرێتن ببتە پارێزگا چونکە ئاکرێ خاوەن 2 قەزا و 6 ناحیەیەوە خاوەن چەندین کۆمەلگا و چەندین گوندەوە هاوڵاتێکی یەکجار زۆر لە قەزای ئاکرێ دەژین و زۆر پێویستە کە حکوومەتی هەرێمی کوردستان کار بۆ ئەوە بکەن کە بە زووترین کات ئاکرێ بتە پارێزگا و هەندێک هەنگاو هاوێترای نەبوو نمونە چەندین دایرە لە ئاکرێ کرایتەوە کە ئیدارەی سەربەخۆ تەعاملیان لەگەڵ دەکرێتن بەڵام هێشتا مایە وەکو دەبینین کە ئاکرێ پێویستی بە هێشتا کارکردن هەیە بۆ ئەوەی بتوانین کە وەکو ئیدارەی سەربەخۆ و پاش ئیدارەی سەربەخۆش وەکو پارێزگایەک دەستنیشان بکرێتن چونکە ئاکرێ پێویستی بە خزمەتگوزاریەک جار زۆر هەیە وەکو دەبینین لە شارەکان دیکە خزمەتگوزاری زۆرتر گەیشتیە بەڵام لە ئاکرێ و لەبەر دەڕەش خزمەتگوزاریەک و پێویست نەگەشتە و شارە 19 ساڵن biryara bi parêzgabûna Akirê jî li Parlemanê Kurdistanê bi hela wîstî maye. Herçende demeke Parlemanê Kurdistanê hatiye karakirin, lê hêj biryara bi parêzgabûna Akirê wekxwe maye û parlamentarek jî rejbîniya xwe nîşan dat ku li vê xula Parlemanê Kurdistanê ev biryara bête cîbecêkirin. وقتی خواجم کم کردین همی فراکسیون پارلمانی کردستانی و از دسته سرکاتی پارلمان کردستانی آراسته لجنا نافخو کربی و لجنا یاسایی کو گنگشه سرب کنو و راپورت که بین نف پارلمان دا افخالهانه جبه بیتن و پارێزگاه بونه آکری بلام دیاره دو حکار سرکی هنه ایکل و قیران داراییه که هیچ برفراوانه که ایداری نیه حکومت حریم کردستانی یا دوی اف پروسه بخواه پیوسته انجمان وزیران نجبه که پالپشتی و پروسه بکتن چی که 2000 پشتی پارلمانش پسند کردن انجمن وزیران پتوی هماهنگی گل حکومت فدرال بکرد. هر دم ولاتین باجر آکرێ دلگیرانی خو نشان دن لهمبری جێبەجێ نەبوونا van her du biryaran û çendîn caran jî sûza cêbecêkirina van biryaran bi wan hatine dan lê karê ciddî ji bo vî babetî nehatiye kirin. 19 sal derbas bin bi ser biryara bi parêzgehbûna Akirê û 6 sal jî bi ser îdara serbixwe. Li hêş ev her du biryaran hatine cêbecêkirin. Di niha jî da hêdî xula Parlemanê Kurdistanê û civata parêzgehan ber bê dawiyê ve diçît û ta niha jî hîç asûyek ji bo cêbecêkirina van her du biryaran di ara danîne. Dilbirîn Gazî, Kursat News, Akirê.